سڵاوتان لێبێت بەڕێزان بەختەوەرین لە بەشی دووەمی بەرنامەکەمان لەگەڵ ئێوە بەردەوام دەبین بۆ قسەکردن لەسەر ڕەوشی زانکۆ لە هەرێمی کوردستان و ئاستی معریفی زانستی و داهێنان لە هەرێمی کوردستان بە میوانداری هەریەک لە بەڕێزان پرۆفیسۆر دکتۆر محەممەد عەلی عەبدوڵڵا سەرۆکی زانکۆی ڕاپەڕین و بەڕێز مامۆستا ئارام قادر بڕیاردەری بەشی فەلسەفە لە زانکۆی ڕاپەڕین و بەڕێز مامۆستا ئاراز ڕەمەزان بەڕێوبەرایەتی پەیوەندیەکان و ڕاگەاندن لە زانکۆی ڕاپەڕین و لەگەڵ کۆمەڵێک خوێندکاری بەڕێز لە زانکۆی ڕاپەڕین لە بەشی دووەممان ڕووی پرسیارەکانمان دەکەینە خوێندکاران بزانین خوێندکاران لە زانکۆی ڕاپەڕیندا ئاستی زانستی زانکۆی ڕاپەڕین چۆن دەبینن و هەروەها پەیوەندیەکانیان لەگەڵ مامۆستایان و سەرۆکایەتی زانکۆی ڕاپەڕین لە چ ئاستێکدایە و مەنهەجیان و بینا و ئەو پێویستیانەی کە پێویستن بۆ خوێندن لە زانکۆی ڕاپەڕین چۆنە ئەگەر لا بەڕێستەوە دەست پێ بکەین فەرموو. من هۆشمەند عەلی قۆناغی دوی زمانی عەرەبی فاکەڵتی پەروەردەی بنەڕەت. بەڵێ زۆر سپاس. دەستخۆشتان لێ دەکەم بۆ ئەو دەرفەتە. دیارە من خۆم بە خۆشحاڵ دەزانم کە قۆناغی ناوەندی و ئامادەیم بڕی و هاتمە زانکۆ و دواتر لە زانکۆیەک وەرگیرام کە زانکۆی چۆن دەڵێ خۆ شاریە لە شارەکەی خۆمە. من سوپاسی ئەو لایەنە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم کە ئەو دەرفەتەی بە سنوورەکەدا و توانیان ئەم زانکۆیە بکەنەوە. لێرەوە دەستخۆشیش لە بەڕێزانی زانکۆی ڕاپەڕین دەکەم کە توانیان دەستخۆشی چیکەتەیە. بەڵێ حەزەکەم ئەم دەستخۆشیە بکەم چونکە وەکو هاوشاریەک لە ڕانیە بەرەو پێشچوونێکی باشی بەخۆدی و ئەم زانکۆیە هەر لە سەرەتاوە کە کۆلێژێک بوو لە زانکۆی کۆیە دواتر بەرەو پێشچوونێکی زۆر باشی بەخۆدی و ئێستا چەند بینایەکی تازە و چەند بەشێکی تازە و چەندین مامۆستا و کادری پێگەیاندووە جێی دەستخۆشیە. من وە خوێندکارێک ئاستی زانستی ئەم زانکۆیە بەدەرنیە لە ئاستی زانستی زانکۆکانی تری کوردستان ئەوەی کە دەیبینین ئەگەر زانکۆکانی کوردستان ئاستی زانستی و معریفیان بەرزە زانکۆی ئێمە ژمارەیەکی دیارە لەناو ئەو ژمارانەدا ئەوەی کە دەگوترێت ئەوە هەر گوتنێکە و لە ئەرزی واقعدا من خۆم لە نام زانکۆی ڕاپەڕیندام شتێکی تر دەبینم لەوەی کە خەڵک دەوەرێک دەتوانین بزانین ئاستی زانکۆی ڕاپەڕین لە چاو ئاستی زانکۆکانی هەرێمی کوردستان بەرزترە. من نەمگوت بەرزترە، من دەڵێم ژمارەیەکی دیارە لە ناو ژمارەکانی تردا کەواتە ئەگەر بەچی دەزانی ژمارەیەکی دیارە. بڵێ ئەو کادیرانەی کە لەم زانکۆیەوە دەخوێنن و ئەو کادیرانەی کە لەو زانکۆیەوە پێگەیشتن بۆ نمونە چەندین مامۆستامان هەبوو چەندین کادیری ئەکتیڤمان هەبوو کە توانی دواتر لە تواناسازی وەربگیرێ وەکو ئەگەر هەڵەنە بم مامۆستا ئارا و مامۆستا ئاراس نازانم ئێرەیان تاو کردویان نا بەڵام سوودیان لە تواناسازی بینی و هاتنەوە بۆ ئەم زانکۆیە ئەمە خۆی لە خۆیدا دەستکەوتێکە ئەگەر بۆ ئەم زانکۆیەش نەبێ بەڵام بۆ هەرێمی کوردستان ئەوان توانا زانستی خۆیان لێرە بەکاردێنن کەواتە ئەمە ئێوە چ سوودێکتان لە ئاستی زانستی مامۆستاکان بینیوە؟ طبعا خوێندکار شتێکی شمولیە کۆمەڵی خوێندکار هەیە لەوانەیە لە گروپێکدا چل خوێندکار هەبێ هەر چل خوێندکار 100% معلومات و زانیاری وەرناگرێ بە ڕێژەی سەداسەد بە ڕێژەیەکی نسبی کۆمەڵی خوێندکار ئیستفادەیەکی باش دەکات کۆمەڵی خوێندکار ئیستفادەیەکی نسبی دەکات کۆمەڵی خوێندکاریش لەوانەیە ئیستفادەیەکی بەو شێوەیە نەکات. بەڵێ ئەو پۆلبەندیە لەسەر چ بنەمایە کە ئایا خەمخۆری خوێندکارەکەیە بۆ مەنهەجەکەی یاخود بۆ وانەکەی یاخود پەیوەندی نێوان خوێندکار و مامۆستاکە ئەو ڕۆڵە دەبینێ یان ئاستی بیرکردنەوەی خوێندکارەکە زیاتر دەتوانێت ئەو ڕۆڵە دیاری بکە. بەڵێ دیارە پەیوەندی نێوان خوێندکار و مامۆستا من خۆشبەختانە بەنسبەت خۆمانەوە شتێکی باشی دەبینم پەیوەندیەکی مەبەستم پەیوەندی هاوڕێتی نییە مەبەست لە نێوان مامۆستا و خوێندکار بە شێوەیەکی باش دەبینم شێوازی گروپبەندی هەیە لە زۆر وانەکاندا بە شێوەی گروپبەندی ئەوە پەیوەندی لە نێوان خوێندکار بۆ خوێندکار پەیوەندی لە نێوان خوێندکار و مامۆستا بەرەو پێشەوە دەبات و لە ڕووە عیلمیەکەشەوە شتی حەزاری کۆمەڵێک سەرچاوەی زیاتر بەکاردەهێنرێ بۆی کە مامۆستا خۆی پشت ئەستور دەکات بە کۆمەڵێک سەرچاوە ئەنجا دێتە ناو هۆڵەکانی خوێندنەوە. بەڵێ دێمەوە لا دەگەر ئەو بەڕێزە ئەگەرە تۆ سەرنج و تێبینیەکان لەسەر ئاستی زانستی زانیاری و پێداویستەکان لە زانکۆی ڕاپەڕین و چۆن دەبینی چۆن هەڵیان دەسەنگێنی؟ سەرەتا بەخێراتت نادەکەم بۆ زانکۆ ڕاپەڕین بەسەرکردنەوەی خوێندکاران و مامۆستایان بەڕاستی وەکو خۆم پێم وایە کاتێک کە خوێندکاران ئەم زانکۆیە تەخەڕوج دەکەن دیلێکی نوێی
چۆن دەڵێ معرفی دەنێرە ناو کۆمەڵگاوە تاکی ئەم چۆن زانکۆ تاکێکی ئەکتیڤ نییە لە دەرەوەی زانکۆ چونکە بە نسبەت بەشەکانی خۆمانەوە سەرجەم بەشەکانی تردا ئەو بابەت و هەنجانەی کە پێمان دەدرێت چۆن تابی وەک مشەخۆرێک وایە تەنیا ئەوەی لەسرە ئەو بابەتی پێی دەدرێ ئەزبەری بکات و دواتر لە کاتی تاقیکردنەوەکاندا ئەوەی پێی وتراوە بینوسێتەوە بەڵکو دەبێ لە ناو زانکۆدا بۆ ئەوی تاکێکی ئەکتیڤ بەرهەم بێت و تاکێکی داهێنەرمان هەبێ پێویستە بابەت سنتەر بێت لە هۆڵەکانی خوێندندا نەک ئەوەی کە مامۆستا چێ دەتوانێت ئەو ڕۆڵی سنترالیزەکردنی بابەت ببینێ ئایا مامۆستایە خوێندکارە منهەجە چێ دەتوانێت منهەج دەبێ سنتەر بێت لە ناو هۆڵدا واتە مامۆستا ئەرک نییە لەسەر مامۆستا کەرسەیەک بدا بە تەلەبە پێی بڵێ ئەمە بابەتی تۆیە و بۆ تاقیکردنەوە لێرەدا دەتوانین تاقیکردنەوە بکەین ئەگەر چەندی سەرچاوە هەیە ئەگەر خوێندکار بڕوە بخۆی لە کتێبخانەکان و لە شوێنەکانی تر بە دوایدا بگەڕێ پێم وایە ئاستی معریفەی خوێندکار زۆر لەوە بەرزتر دەبێت کە ئێستا هەیەی وە تاکێکی زۆر داهێنێت و ئەکتیڤتر دەچێتە ناو کۆمەڵگاوە. بەڵێ ئەو پەیوەندیە دەبینی ئەوەی ئەتۆ باسی دەکەن ناو زانکۆ ڕاپەڕین یاخودەوە گلەیە لە ڕاستیدا ئەوە گلەیەکە وەکو بەشەکەی خۆت لە هاوڕەکانت وەکو بەشی فەلسەفە دەکرێت بڵێم مامۆستاکان زۆر هاوکارمان بوون بۆ ئەوە زۆر یارمەتیمان دەدەن یاخود بڵێم هاندەرمانن بۆ ئەوەی تاکێکی چالاک بین بەڵام وەکو بەگشتی زانکۆکەمان بەڕاستی ئەوە ڕەخنەیە کە دەکرێت هەم لە مامۆستاکان و هەم لە تەلەبە ناچالاکەکان توکاتی مەرج نییە تەنها تەلەبە وەک مشەخۆرێک ئەرکیەوە بێ ئەوەی لە بەردەستیدا ئەزبەری بکا کە پێی دەگوترێت کەرسە بەڵکو دەبێت بۆ خۆی سەرچاوی بەدوای سەرچاوی معرفی باشتردا بگەڕێ بۆ لە کتێبخانەکان جا چ کتێبخانەی زانکۆ یاخود کتێبخانەی شار. بەڵێ تەنها کتێبخانەکان کیفایەتن بۆ ئەوەی بتوانن ئاستی معرفی خوێندکار بەرز بکەنەوە لە یاخود سایتەکان دەتوانن گەڕێن یاخود خۆفێرکردنی خوێندکار بە زمانی زیاتر لە کوردی زیاتر لە زمانی دایکەوەش کۆمەکێکی باشتان دەکاوە بزانم بۆ ئەوەی باشتر بتوان بە دوای سەرچاوەکاندا ئەوەی کە تو باسی دەکەی زۆر ڕاستە ئێمە هەر لە پرۆسی خوێندن هەر لە سەرەتامانەوەتا لە کاتێک لە قۆناغەکانی ناوەندی و ئامادەییدا پەروەردە دەکرین و دەنێژدرین بۆ زانکۆی تەنیا ئامانجی ئێمە تمۆی ئێمە دەرەجێ و هیچ شتێکی تر واتە تاکێکی داهێنەرتان لێ دەکا بەس خواستان بەس نمرە بێ ئایا سیستەمی ئیداری و کارژێڕەکەی وڵات دوار لێ دەکا کە تۆ نمرەیەکی باش بێن و بۆی بەیانی لەو سەردا بمەزرەی یاخود هەر سیستەمی پەروەردەی ئێمە تەنیا ئەوەیە کە بتوانی شەهادەیەک بەدەست بێنی و ببی بە خاوەن شەهادەیەک واتە ئەو شەهادەیە بتوانی لە دوا ڕۆژدا کارێکی پێ بکەی کە بەڵکو لە ئێستادا لە هەرێمی کوردستان ئەوەش نییە کاتێک کە تاک لە زانکۆ تەخەڕوج دەکات و دەڕاتە دەرەوە ئەو شەهادەی هەیە بەڵام شەهادەکەی هیچ کارێک پێوە ناکرێ بەڵکو سیستەمی خوێنی ئێمەش ئەوەندە چۆن پێشکەوتو نییە کە تاکێکی ئەوەندە باش بەرهەم بێنێ بتوانێت توانای داهێنانی هەبێت توانای بەهۆی ئەو چۆن دڵێ ئەو شێوازی وانەوتنەوەی مامۆستا یاخود ئەو شێوازەی کە خوێندکار خۆی تەنیا مەبەستی دەرەجەیە مەبەستی داهێنانیە مەبەستی زیادکردنی معریفەی نییە. بەڵێ بەس ئەتۆ دیاریت نەکرد تەحدیدت نەکرد خەلەلەکە چێە مامۆستایە منهەجە خۆتی کتێبخانەکانن وێبسایت چێ ئەو خەلەلەی دروست کردووە کە ناڵێ خوێندکارێک دروست بێ خاوەنی بیرکردنەوە خاوەنی شخصێت و کەسێتی معریفی خۆی بێ هەروکوتت هەر لە کارگێڕی هەر لە سەرەتای پەروەردەکردنمانەوە ئێمە وا کللتورێکە کە چۆن بوومان ماوەتەوە یان درێژەی پێدەدەین تەنیا خاوەنی چی بکرێ بۆ ئەو کللتورە تێک بشکێنرێ لەوانێ دەرفەتن نەبێت جارێک کە بێمەوە لای بەڕێز لە ڕاستیدا پێویستە زانکۆی ڕاپەڕین چی بکە مامۆستاکان چی بکەن سەرۆکی زانکۆی ڕاپەڕین چی بکە بۆی ئێمەش بەیانی لە زانکۆی ڕاپەڕینەوە جیلێک بچێتە ناو کۆمەلگا کە خاوەنی پرۆژە بێ بیرکردنەوە بێ خاوەنی معریفەی تازە بێ خاوەنی جیهانبینی و بڵێم
پێویستە پێم وایە پێویستە لەسەر مامۆستاکان کە کەرەستەیەکی ئامادەکرا و نەداتە دەستی نەدا بە دەستی قوتابی بەس عنوانەکە بدە بەڵێ تەنیا ناونیشانێک بدا بۆ نمونە لە ڕۆژێکدا تۆ چی دەخوێنی ئێمە کۆرس بووکمان هەیە کۆرس بووکمان هەیە بابەتی تەواوی ساڵەکەی لەسەرە بەڵکو بەشێک لە مامۆستاکانمان بابەتی هەفتانەشمان دەدرێن لە فڵان هەفتەدا فڵان بابەتە دەخوێنی ئەوەندە بخوێنەوە ینی مامەڵەکانیان لەگەڵ ڕێزم بۆیان مامەڵەیەکە زیاتر لە مامەڵەی خوێندکارانی ئامادەی دەچێت بالضبط زۆر سپاس ئەگەر بینەوە لای بەڕێزت بەڵێ ئەگەرە تۆ سەرنج و تێبینیەکانت بەڵام ئەو دوو بەڕێزە باسی گرفتە ئیداریەکانی زانکۆی ڕاپەڕینیان نەکرد نازانم ئایا هیچ گرفتێکتان نییە سەبارەت بە گرفتی ئیداری ئەم بەڕاستی تێبینێکی ئەو تۆم نییە بەڵام بە شێوێکی گشتی دەستخۆشتان لێ دەکەم بۆ دەرفەتدان بێمەوە دەستخۆشی لە مامۆستا بەڕێزانە دەکەم بەڵام بەڕاستی زانکۆی ڕاپەڕین و هەموو زانکۆکانی کوردستان کەم و کوریان هەیە بڵین نەڵێن بەڵام ئەمن هەوڵ دەدەم ئەوەی کە تێبینی خۆم لەسەر بێ بەتەنێ کەم و کوردەکان ناکەوێتە بەرلانێک دەگەێتەوە سەر هەژمونی هەرێمی کوردستان بەگشتی و هەرێمی کوردستان لەسەر چی هەژمونی ئەوەی کە ئێمە گرنگی زانکۆ پیگەی زانکۆ نازانین بەتای بە دوکەمە هەست پێ دەکەم نانە هەر بەگشتی ینی خەڵکی عەوام هەمومان دەگرێتەوە لە کەسوکاری خۆمەوە هەموو مەبەستم لەوەیە یەک لە شتانی کە من زۆر هەستی پێ دەکەم کە بەکارهێنانی عەقڵ بە گرنگیدان بە عەقڵ و بیرکردنەوە نەبووتە کلتور لە وڵاتی مەدا بە بۆچوونی من گەورەترین کێشەیە وە سەبارەت بە کێشەکانی ناو زانکۆی خۆمان زانکۆی ڕاپەڕین بەڕاستی ئەمن دەستخۆشی مامۆستاکان دەکەم چونکە خەمخۆریان تێدا دەبینم بەگشتی بەڵام هەندێک هەست بە هەندێک کەم و کورتی دەکەم بۆ منە لە ناو هەوڵەکانی زانکۆ هێڵی ئینتەرنێت زۆر خراپە و کەمتر گرنگی بە هێڵی ئینتەرنێت دەدەین بە تایبەت ئەمن بۆچێم پرسیارە بۆ کاک دکتۆرە نازم لانی پەیوەندیدار چێ پابەندە بە هێڵی ئینتەرنێتەوە و گرنگیدان کەمتر گرنگی بە هێڵی ئینتەرنێت دەدرێت بۆ هەموو مامۆستاکانە چونکە پێم وایە هێڵی ئینتەرنێت شتێکی جیهانیە شتێکی گشتیە ڕێگایەکە بۆی کە زانکۆی ئێمە دەرگای ئینتەرنێتتان هەر نییە خراپە نه هەمانە بەس خراپە هێڵەکە خاوە ناتوانین بێستا من بۆ منە ئەوڕۆ لە مامۆستاکە خۆم بیستم بابەتێکی لێوەر بگرم دەتوانین لە ڕێی هێڵی ئینتەرنێت چونکە نەیتوانین بمداتێ ڕاستەخۆ لە کۆمپیوتەرەکە دەکرێت لە هەمانە بەڵام نەیتوانین بمداتێت دەکرێت لە ڕێی ئینتەرنێتەوە کە بڵای کاتەوە هەموو خوێندکارەکان بتوان سوودی لێ ببینن پێم وایە هێڵی ئینتەرنێت ڕێگایەکە بۆی زانکۆی مە بەڕووی دنیا بکاتەوە ئەوە لانێک و من وەک خوێندکاری فەلسەفە قۆناغی چوارم توێی ژنۆمان هەیە پێم وایە کێشێکی سەرەکی لە توێژنەوەی خوێندکاراندا پرۆژەی توێژنەوەی خوێندکاران کە پێویستە بیکا بۆی بتوانە شادی بەکارێتە زۆر بگرێ کە هەست دەکەم دژبێژیەک لە دانانی ئەو سیستەمەدا هەیە دژبێژەکەش لەوەیدا کە خوێندکار لەسەری فەرزە کە توێژنەوەی بکە لە هەمان کادا توێژنەوەی کۆمەڵک مەرج و ڕێشوێنی بۆ داهەندراوە کەواتە کاتێکی زۆری لە دەکوژێ و دەبێت بە دواشکەوێ زۆری پێوی هیلاک دەبێت لە هەمان کاتیشدا کەمترین نمرەی لەسرە لە هەفتەیەکدا 2 یەکەی لەسرە کە هەموو دەرسەکانی ئێستا و خۆم و خۆناغی چوار هەموو دەرسەکان کە وحدان زیاتر یەکان زیاتر لەسرە لە چاو توێژنەوەی خوێندکاران بە بۆچی من توێژنەوەی خوێندکاران بە بۆچی من وەک زانستە مرۆڤایەتیەکان چونکە ئێمە توێژنەوەمان هەیە زۆربەی بەشەکان توێژنەوەمان هەیە ینی گرنگترین شتە کە پێم وایە دەبێت زۆرترین یەکەی لەسەر بێت لەبەرەوەی ئەوستا وەکو بەش فەلسەفە زانستە مرۆڤایەتیەکان بەگشتی دامەزراندنمان کەمە هەموو تەڵەبە چاوەڕێ ئەوەیە کە تەخەڕوزی کرد بڵێ کە تەخەڕوزی کرد خێرادا بمەزرێ بەڵام ئەمن کە گرنگی بە توێژنەوەکەم دەم گرنگی بە پرۆژەم بم لە هەمان کات دەرفەتەوەم هەبێت کە ڕای خۆم دەربڕم دەتوانم داهێنام کردن لەو پرۆژەیەدا لەو توێژنەوەیدا سبێنێک کەم تەخەڕوزم کرد دەتوانم پەرە بەو داهێنانی بدەم پەرە بۆ توێژینەوەی بدەم واتە تو دەتەوێت توێژینەوەکان پرۆژەکان نمرەی زیاتری زمری زیاتر لەسەر بێ زۆر گرنگی زیاتریان پێ بدێت بەڵێ پرسیارێکەکە بوو دەستخۆشتان لێ دەکەم زۆر سپاس گەر ئەو بەڕێزە گەر بەڕێستان من سەرەتا بەخێراتتان دەکەم زۆر سپاس و زانکۆی ڕاپەڕینیش وەکو هەموو زانکۆیەکانی تر خاوەن گەشە پێدانی خۆی بۆ تا ئێستا وابزانم ئەو کەمپێکی تازەیە من خوێندکاری مەرحەلە دوومە وەکو ئێستا کە هاتوومە زۆربەی شت لەو زانکۆی سەرەتا بۆ شێوەیە نەبووە بەڵام ئێستا زیاتر ینی ساڵ بە ساڵ بەرەپێشتنی بەخۆیەوە دەبینێت توشتی زیاتری بۆ دەکرێت زیاتر لە زانکۆکەتدا بەڵێ تا ئێستا بەشی زۆر کەممان هەیە لە زانکۆی ئێرەدا لە زانکۆی ڕاپەڕینیش وەکو بۆ منە کوێش قەزایە
زۆرترین بەشی تێدایە لێرەکانش پێویستە بەشی زیاتر بکرێتەوە بۆ نمونە بەشی زمان لێرەکانە زمانی ئینگلیزی ئەو بەشەی لێ نیە خو بەشی بنەڕەتی کە لێرەکانە کراوەتەوە زۆر بزانم لە قەڵاتزە هەیە بەڵێ لە قەڵاتزێ بەس پێویستە لێرەکانە سەربەزانکۆی ئێرەیە لێ کۆلێژی زمانە پێویستە بەشی بنەڕەتیش لێرەکانە هەبێ یان بەشی کوشت و کاڵ یان زۆر بەشی تر پێویستە بەشە تۆبەکان کە لێرەکانە هەبێتە ئێستا لێرەکانە مەحەدی نییە یان ئەو شتانە بکرێنەوە بەڵام زۆر شتی جوانیش کراوە لەو زانکۆیدا و هەروەها لە هۆڵی من بەشی کۆمپیوتەرم پێویستە لێرەکانە بەشی کۆمپیوتەر هۆڵمان زۆرتر هەبێ بۆ تا ئێستا لەو بینایشدا ئێمە ئینتەرنێتمان نییە بزان بەس لە بیناکۆی پێشتر هەیە ینی وردە ئینتەرنێت نییە لەو بینایی نیە ئینتەرنێت بەڵێ پێویستە ینی زیاتر کە بۆ خوارەوە ئامادەکراوە لێرەکانش بتوانرێت تەلەبە مامۆستا بتوانێت هانی تەلەبەی بدا لە وڵەکانی خوێندندا بۆ منە ئێمە مامۆستا توێژینەوەمان پێ بدە یان بتوانین کۆنفرانسمان بۆ خوێندکاران ئامادە بکە ینی زۆرتر هانی قوتابی بدەن لە بۆی پارەپێوە کۆنفرانس ساڵانە کۆنفرانس نابەسرێت لە زانکۆ تازەمە لەو مەرحەلەی دوومە من ڕەنگە شتانم نەبینی بێت تا ئێستا با داوا دەکەی کۆنفرانس ساڵانە بەڵێ هەبێ بۆ ئەو بوارەی خۆت یاخود لەو بوارەی بابەتێک بێکە دیاردەیەکی جیهانی بێ یاخود دیاردەیەک بێت لەسەر ئاسێرەمی یان دیاردەی جیهانی بێ زۆر باشترە بۆ نمونە لە شوێنانترەوە کەس شارەزا پسپۆڕ بێنە ناو زانکۆی بتوانێت لێرەکانە شتێک پێشکەش بکە نییە کەسی شارەزا بێت بۆ ناو زانکۆ هەبووە پار هەبووە زۆر کەسی باشی شاتۆ لێرەکانە شتی باش پێشکەش کراوە بەڵام زیاتر پێ هەر بەشێک بتوانرێت بۆ منە بەشی کۆمپیوتەر بتوانێت شتێکی باش بکرێت لەو بەشەیدا پێشکەش بە خوێندکاران بکرێت بۆ منە شتێکی بەرنامەیەکی ساعتی هەبێ لێرەکانە بۆ خوێندکاران بکرێتەوە بەزێ و خوێندکار پرۆژەتان داوە بە سەرۆکایەتی زانکۆیان بە زانکۆ نەیکرد بێ هەنی ئێستاوە لە پرۆژەدایە ینی ئەو پرۆژەتان هەیە ئێستا پرۆژەمان ئامادە کردووە ینی بتوانین هەفتانە شەرگلەی بکەن نامەکو گولەیەک نایڵێم دەتوانێت ئێستا زۆرشمان ئامادە کردووە خوێندکاران کە خوێندکاری زۆر باشەیە لەو بەشەیدا بتوانین شتی باشیان لێ وەرگرین و ئەمەش پێشکەش بە خوێندکارانێکی بکەین و لە ناو زانکۆدا دیار بێ هەروەها هەم بۆ نمونە مامۆستایەکان و مامۆستای زۆر باشمان هەیە لەخوای بەزێت بێکە لە دەروی کوردستانیش مامۆستایان هێناوە یارمەتی قوتابیان دەدەن و بەڵام لە کاتی کەوانە گوتنەوەیدا پێویستە مامۆستاکە هەفتانە ینی هەر بە فلاش بینەکەت پێ بدە بابەتەکەت پێ بدە توێژینەوە پێ لێپرسینەوە لەسەر بکاتەوە دوای ئەوەی یان نەکەم حەزەرێکی پێشتر خوێندرا حەزەرێک پێشتر خوێندرا بە دووبارە دەکاتەوە مامۆستا بەڵام تەلەبە لێرەکانەدا جیاوازی ئەوەیە کە مامۆستا لە پیلستینەوە لە هەموو تەلەبێکی ناکە ناتوانێت ڕۆژانە لە هەموو قوتابیەکان بپرسێتەوە زۆر سپاس هیچ کام لێوە لە بەشە ناوخۆیەکان بۆی کێشە و گرگرفتی بەشە ناوخۆیەکان وەڵامە کێشەی ئێستا ڕێگاکەمان تا ئێستا یەک تۆزی نقصستانیمان هەیە کە تۆ لە بەشی ناوخۆی بەڵێ کێشەکان ئێستا ڕێگاکەمان چاوڕێژ نەکراوان دەبێت زۆر لێرەکانەوە بەڵێ ئەوەندە ڕێگایەک تۆزە قوڕە ئەگەر چارەسەر بکرێت گەر باران بێمە دێ بینەوە ڕێ خوارەوە ئەنجە بینەوە ناوزانکۆ ئاو کارەبا هەمووی باشە لە خوای بەزێت هەموو شتەکان غاز هەموویمان غاز سەر قوتابیان بۆ خۆیان دابین بەڵێ ئەوە دوایین دێن لە سەرۆکی زانکۆ بەڵێ سپاس بێەوە سپاس بۆ سەرنج و تێبینەکانتان ئەگەر کاک دکتۆر بێنەوە لای بەڕێزت گوێبیستی خوێندکارەکان بووی کە هەندێک سەرنج و تێبینیان هەبوو لای خۆت تۆمار کردوونیا من بە پرسیار بەڵێ ڕیمان هەیە بەڵێ و لەبەر ئەوەی یەکەم زانکۆیەکی نوێ و بار و زروفی کوردستان و حکوومەتی هەرێمیش هەمومان چاک دەزانین لە زەرفی کەوتونێتە زەرفێکەوانەیە ئێستەوکونێ بودجەیەکی کەم بۆ زانکۆکان سەرف دەکرێ و توانای سەرفکردنمان ئەتوانم بڵێم مقەیەت کراوە و تەنانەت لە ئوموری ڕاتبوو ئەو مەسائلانەش هەموو چاک دەیبینین لەبەرەوە کەم و کوڕی هەیە بڵێیت و نەڵێ و ئێمە لە بەرنامەمانەیە هەوڵمان هەیە و پلانی استراتیجی ئەم زانکۆیەمان داناوە و لەسەر ئەساسی پلان ئیش دەکەین هەم بۆکردنەوەی بەشی زانستی هەم لە بوارە زانستیەکانە بۆ بەرزکردنەوەی ئاستی مامۆستا و توانای مامۆستایان کە بتوانن بەزان پرۆژەکە لای بەڕێزیشتا بەڵێ درافتەکە لێرەیە و درافتە بەم شێوەیە ئێستا کراوە بە مسودە و دەکرێتە بەرنامەی بەرچاوڕوونی ئێمە زیاتر دەبێ لەوەی کە ئەو دەستنیشانی ئەو کەم و کوڕیانە بکەین و هەوڵ بدەین بۆ چارەسەرکردنیان لە هەمان کاتا ڕێنوێنیمانەکە بۆ تەتەوەری ئەم زانکۆیە. کاک دکتۆر یەک نوقتە لەو پرۆژێدا خوێندکاران ڕێی خوێندکاران لەبەر چاوگیراوە پرسوڕاتان پێ کردووە کۆنفرانسێکتان بۆ سازداوە دیدی ئەم زانکۆیە لە ناوچەکەش و لە کوردستانیشدا بۆ خزمەتی نەوەی نوێی
ینی مەبەستم ئەوە نییە بۆ ئەوەیە کە بتوانین پەروەردەیانکەین بە شێوەیەکی چاک و ڕێک و پێ مەبەستم ڕێی ئەوانتان وەرگرتووە لە کۆنفرانسێکدا لە کۆبوونەوەیەکدا بەشێک بوون لە کۆنفرانسەکەیان نوێنەریان هەبووە ئەوانیش تەرخی خۆیان هەبووە باسی مۆزوعی خۆیان کردەوە لە درافتەکە ئیشارەتی پێدراوە لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی زانستی زانکۆ و ئاست و مستەوای زانکۆ و وەکو وتم ئێمە لە ناوچەیەکان دەبێ بزانین لەکوێوە دەست پێ بکەین و هەنگاوی یەکەمان بۆ پێشکەوتن و بەروپێشوونی ئەم زانکۆ ئەو پرۆژەی ئیمکانی جێبەجێکردنی هەیە لە هەوڵابین لە هەوڵابین وە هەمان کاتە بۆ ئەم زانکۆیە ئێمە پەیڕۆ و پرۆگرامی زانکۆشمان ئامادەکرد بەڵێ تا ئەستانیەتی پێڕۆپرۆگرامان بووە پرۆگراممان ئامادە کردو پەیڕۆ پرۆگرامەکە زیاتر لە 70 وەرەقەیە و ئەم پەیڕۆ پرۆگرامە تەصنیفی وەزیفی و دەسەڵات و تەشخیصی دەسەڵاتی کولی کەسێکە کە زانکۆیاتە لە ڕووی ئیداری ئەوانەیە تەحکوم مافی خوێندکاری شتێدا پارێزراوە بەتاکید ئوموری خوێندکارە هەموو لە هەموو ئەم پەیڕەوە بۆ هەمووە لەبەرەوە من وەگوتم کەم و کوڕیمان زۆرە بەڵام ئەوەی دیدی ئێمەیە بۆ ئەم زانکۆیە لەم ناوچەیە هەر بۆ کوردستانیش بەڕاستی فێرکردنی نەوەکانی ئەم ناوچەیە کە بتوانن لە پاشە ڕۆژدا تاکێکی بەرهەمهێنەریان لێ دەربچێت و بتوان خزمەتی خۆیان ئوموری کارژێری ناوچەکان وشەڵڵا لە مستەقبەلی لە ئایندێکی زۆر نزیکە ناوچەکە دەبێتە پارێزگا و لە هەمان کاریشدا حەزەکەم ئێمە خۆی سێ فەکەڵتیمان هەیە فەکەڵتیشیان لە کەمپەسی قەڵاتزیەیە کە فەکەڵتی پەروەردەیە دوو فەکەڵتیش فەکەڵتی زانستە مرۆڤایەتیەکان لێرە فەکەڵتی زانستە مرۆڤایەتیەکان لەگەڵ فەکەڵتی پەروەردەی بنەڕەت لە ناوڕانیە هەمانە خۆشبەختانە بەش فەکەڵتی زانستیشمان کردوێتەوە ئینشاءڵڵا لە ئایندەیەکی نزیکە ئیعلانی دەکەین لەبەرەوە سێ بەشی زانستیمان هەیە لەژێر چەتری بوارە زانستیەکانە بۆ ئەم ناوچەیە دەستان زانستی بایۆلۆجیە کە بەشی زانستی کیمیایە و بەشی زانستی فیزیاویش لە هەوڵی ئەوەش داین ئەوە شەنگاوێکی باشە بۆ ناوچەکە کاڵ و ئەندازیاری و بوارە پزیشکیەکان و بوارەکانی کە خزمەتگوزاری ئەم خزمەت بەم ناوچەیە بکە هەوڵ ئەدەین لە بەرنامەمانێ لەو پرۆژە ئینشاءڵڵا لە بوارە زانستیەکانی تریشا بیانکەین کاکتۆر هەندێک بەنسبەت پرسیارەکانی ئەو بەڕێزانەوانی وڵای گەر بە کورتێن دە سەرنجی خوێندکارانی تریشم وەرگرتووە گەر بتوان وەڵامیان بدەینەوە ئەو بەڕێزە کاتمان زۆر کەم ماوە لەسەر ئینتەرنێت قسەی کرد ئەگەر ئینتەرنێت ئێمە بەڕاستی داومانە بە کۆمپانیایەک بە تەندەرین دراوە ئەو کۆمپانیایە مەسئولیەتی ئەوەی هەیە کە ئینتەرنێت دابین کا بۆ هەموو فەکەڵتیەکان لە کەمپەسەکەش و لە سەرۆکایەتی زانکۆ ینی موژدان دەدەی کە چارەسەر دەبێت لە ئایندەیەکی زۆر نزیکدا ئینتەرنێت لەم بینایی کە ئەڵیتیان نییە بەتاکی لەبەر ئەوەی سیستمەکە هێشتا متەکامیل نەکراوە بیناکە بینایەکی نوێیە هەمووی دوو سێ مانگە هاتووینەتە ناوێوانێ لە ڕووی بەعزێ نەواقسی هەیە و بەرنامەم هەیە لە ئایندەیەکی زۆر نزیکدا هەم مەسەلەی کەهرەبا و هەم مەسەلەی ئینتەرنێتی ئەم بینایە زۆر چاکتر و باشتر بەڵام لە بیناکی تەنیشتان ئینتەرنێت هەیە و زۆر باش وەک ئەڵێن لێرە بەهۆی ئەوەیانەیە پێویستی بە جیهازێکە هەندێک لە خوێندکاران کە هاتم ببوورە هەندێک سەرنج و تێبینیان دامێکتیان ئەگەر بەسەر چاو کاک دکتۆری لە ئاگادار بکەوە ئەوەش بدەمەوە کە ئەو بەڕێزە لەسەر پرۆژەکان کە چەند یونیتێکی لەسرە ئەو پرۆژەی مەرحەلەی کۆتایی کە مەرحەلەی چوارە هەموو خوێندکارەکان لەم زانکۆیەدا دەبێت پرۆژە بکەن و پرۆژە یەکێکە لە مادە سەرەکیەکانی مەرحەلەکە و ئامانجیش لەو پرۆژەیە ئەوەیە کە خوێندکار فێر بکرێ چۆن بیر بکاتەوە چۆن بە دوای چۆن حلی پرۆبلێم و سۆڵڤێت ینی هزری خۆی تەرکیز بکاتە سەرەوەی چۆن گلەیەکیان لەوەیە کاک دکتۆر دەڵێن نمرەی کەمە با خزمەتت کەم ئەو یونیتەی کە لە سەرەتی دوو یونیتە ڕاستە ئەو یونیتە بەنسبەت هەموو زانکۆکانەوانی سپاس دەکەم هەموو زانکۆکانەوانێت بە تەئکید ئەوەنە یونیتی لەسرە لەبەرەوەی منهەجەکە ئیقراری دەکات لەبەر ئەوەی کە لە ڕابردوودا ئەوەندە گریجیان پێ نەدا بوو ئێستا ئێمە بەرنامەمان بۆ داناوە وەزانم کوڕاسەکەشتان بەدەستگەیشتووە بە شێوەیەکی ڕێکوپێک ینی بەرنامی بۆ داڕێژراوە چۆن دەیکەی و چۆن ئەو تەڵەبێ فێر دەبێت لەلایەن مامۆستاوە بێ کاتی بۆ سەرفکاوی بە کاک دکتۆر زۆر کاتمان زۆر توێژینەوەی کە زۆری سەبر و توانایی بکە کاک دکتۆر ببوورە ئەگەر هەندێک پرسیاریکە هەیە ببوورە هەندێک خوێندکار دەڵێن سەفرەی زانستیمان نییە نزیکەی 2 ساڵ بۆ 3 ساڵیش دەبێت لە زانکۆی ڕاپەڕین ئەوە بۆ نییە سەفرەی زانستی لە من لەگەڵ ئەوەدا سەفرەی زانستی بکرێت بۆ نەکراوە بە خزمەتێکم سەفرەی زانستی بکرێت
بەڵام سەفرەی زانستی کە بکرێت دەبێت لە بەشە زانستیەکانە بەرنامەی بۆ دابنێت و کە بەرنامەی بۆ دامنێت تەحدیدی کات و شوێن و چونە ئەو شوێنانە بکرێت نەک بکرێت بە سەفرەیەکی تەرفیهی ئەوە کێشەی تەکنیکیتان هەیە لەگەڵ بەناوی سەفرەی تەرفیهێوانی و ڕابواردن و بەناوی ئەوەی کاتکوشتن و بەناوی ئەوەی لێدان لە خوێندن بەس زانکۆکانی کەش هەیان ئەخ نابێت ئەوە وابێ ئەنی ئێوە دەتانێت لە زانکۆکانی کە جیاواز سیستمەکە دەبێت چاک بکرێت هەندێک لە خوێندکارەکانی کە دەڵن ئێمە بە زەحمەت سەرۆکی زانکۆ دەبینین هەرچەند پرسیاری زۆرم باتەوە بەڵام دەڵن ناتوانین ببینین دوای ئەوە خوێندکارەکان زیاتر پەیوەندیان بە سەرۆک بەشەکانەوە هەیە لە ڕووی کارژێریەوە وەگەر گرفتیان هەبێ ئەتوانن سەرۆک بەشەکان بۆیان حل بکەن ئەگەر نەتوانرا ئەتوانێت بچێتە لای ڕاگر یا یاریدەدەری ڕاگر بۆ کاروباری خوێندکاران و هەر لە هەمان کاتە یاریدەری سەرۆکی زانکۆمان هەیە بۆ کاروباری خوێندکاران ئەگەر گرفتێکە بێ زیاتر بەرەو ڕووی ئەوانەی مەفروض ئەوان بەڵام دەرگای من واڵایە بۆ ئەو کەس ینی هەر کاتێک بێن دەرگام بەڕێستان دەتوانن کەس دەزانێ بەڵام ناکەم دەستم بەڕووی کەسەوە نابێت بەڕێزی کە هەرچەند ئەوم زۆر بەهاتۆ بەڵام تەنها بەشێکیانەوانەی کە زۆر گرنگن یەکێک لە خوێندکارەکان دەڵێ بەشی یاسایی تاوەکو ئێستا بەڕێوەبەری نییە لە سەرۆکاتی زانکۆ دەڵێ ئێمە مامەڵەمان بردووە بۆ مەسەلەی دەرماڵ و ئەوانە لێ ماوەرناگرن ئەوە چارەسەر دوو حالەت بووە سەرۆک بەشی یاسایی داوای واسێنانی لە سەرۆک بەشی کرد لەبەرەوەی وەکو مامۆستا حەزی کرد لە بەشی یاسایی دەرز بڵێتەوانێ داوای گواستنەوەی کرد ماوەی لە هەفتەی ڕابردووە دانراوەتەوە سەرۆک ئەمڕۆ بەشی یاسایی مەڵبەندی کۆمپیوتەر بۆ داناو و کارە جێبەجێ دەبێت بەڵێ ببوورەشی دەرچووە دوایین پرسیار دەڵە مەڵبەندی کۆمپیوتەرەکەمان ئەوان دەڵێ مەڵبەندی کۆمپیوتەرەکەمان شۆرتی تێدایە بەڵام بۆ گرفتێکی تەکنیکێ دەتوانرێت چارەسەر بکرێت پرسیاری کە دەڵێ ئێمە ساڵانە کاتێکە تەخەڕوز دەکەین خەڵات ناکرێن ئەگە خەڵاتیش بکرێن خەڵاتەکان خەڵاتی لەگە ڕزم ناو زانکۆنا لە دەرەوەی زانکۆ خەڵاتی حزبین ئێوە بۆ خەڵاتی یەکەمەکان ناکەن ئەمان بڕیارمان داوە لە خەڵاتزی ئەلامان بۆ کردوون خەڵاتی یەکەم و دووهەم و سێهەم دەکەین ئەوە واجبە و وەکو تەشجیعێک بۆ خوێندکاران بۆ ئەوەی منافسەیە بۆ خەڵکی لە بینیانە ئەوە ینی مژدان دەدێک ئەو ساڵ خەڵات دەکرێن ساڵ ئەو خەڵاتانە پێدەن بەڵێ زۆر سپاس ماڵ سارە مەگەر بێمەوە لای بەڕێزێکیان باز لەوە دەکا کە لە بەشی فەلسەفا وەکو ئەو بەڕێزە باسی کرد توانای داهێنان لە خوێندکاراندا فێر ناکرێن ڕێنمایی ناکرێن ئەگەر هەڵە نەبم کە چۆن بتوانن داهێنان کەن یاخود ئێوە منهەج بە خوێندکار دەدەن نەک عنوانێکی بدەنێ بچێ بە دوای دابگەڕێ ئەگە پرسیارەکەمە خۆی عکس نەکردبێتەوە ببوورە نازانم ئەگەر سەرنجێک هەبێت خۆشبەختانەیە یەکێکین لەو بەشانەی کە منهەجمان نییە تێکستە فەلسەفیەکان و زۆرێکیان کراون بە کوردی وەکتی بەڵە دەتوانی بۆ خۆت پرسیارەکەی لێ بکەیتەوە من تێگەیشتم لەوە بەڵێ بەڕێزت لە فەلسەفەی بەزەو دەڵێ منهەجمان نییە دووشتی لێک جیاوازە بەڵێ باوەڕوو بکەینەوە مامۆستا فەرموو کەرەسە لە لای ئێمە بریتێ لەو توێژینەوەی کە مامۆستاکە ئەنجامی داوە ئەو توێژینەوەیە بەشێکە لە جهودە معریفیەکانی مامۆستاکە بۆ نمونە ئێمە فەلسەفەی زمان دەخوێنین فەلسەفەی زمان شتێکی وەهای بە کوردی نییە دەبێت سەرچاوەکان بە ئینگلیزی و بە عەرەبی و بە فارسی بۆ فێرخوازە بەڕێزەکان ڕیسکەین مامۆستا هاتووە دەواازەیەکی بۆ فەلسەفەی زمان نووسیوە وە کتێبێکە کە جهودێکی علمی و معریفی زۆری تێدا سەرف کردووە ئەوە وەکو کەرەسەیەک لە بەردەستیانە وەکو هاندبووکە یعنی کتێبی بەردەستە نەک ئەوەی کە منهەجێک بێ لەسەری بڕۆین لە پاڵەوەژا لە کۆرسبووکەکان ناوی دەیان سەرچاوە نووسراوە کە تەڵەبە بچێت لە کتێبخانەکان ئەو سەرچاوانە بخوێنێتەوە بۆیە هەروانەیەک بخۆی کۆرسبووکیە لە کۆرسبووک یەکێک لە بڕگەکانی بریتێ لە سەرچاوە ئەوە لەلای ئێمە خۆشبەختانە منهەجمان نییەوە تاوەکو ئێستا بڕیارمان نەداوە منهەجێک دابنین بۆی تەڵەبە لەسەر ئەو منهەجە بڕوا بۆی ئێمە هزر و معریفە و توانسە عەقڵەکانی نەخۆمان نەخوێندکاران لە قاڵب نەدەین وە سنوورێکی بۆ دیاریکەین کە بە ناوی منهەجەوەیە بۆ نمونە ئێمە بەشداری ئەو هەوڵەمان کردو بۆ پرۆژەی توێژینەوەی زانستی کە خۆشبەختانە پێدەچێت زانکۆی ڕاپەڕینێکی پرۆژەی چێ داعمی دەکات زانکۆ خۆی یاخود لە دەروی زانکۆ پێدەچێت ئێمە یەکەم زانکۆ بینیان لەو زانکۆیانە بین کە خاوەنی
ڕێبەرێکین بۆ پرۆژەی توێژینەوەی زانستی لە شێوەی نامیلکەیەکدا کە ژمارەیەک لاپەڕەیە تەواوی تەکنیک و هەنگاو و شێواز و میتۆد و لایەنە جیاوازەکانی توێژینەوەی زانستی ڕوون کردوێتەوە لەبەرەوەی ئەوانە کە دەردەچن دەبن بە توێژەر. اینجا بۆ مەسەلەی بەکارهێنانی ببوورە ماوەس ئەم پرۆژەیە گە ڕوونتر لە ماوەی دقەیەکدا ئەو پرۆژەیە بۆ چێ ئاراستەی چێ دەکرێت چۆن ئیشی لەسەر دەکرێت لەبەرەوەی بۆ خزمەتکردنی چفیەکە لە کۆمەلگادا هەندێک بەشی زانکۆییە هەندەی بەشی توێژینەوەیە هەندە بەشی خوێندنی محازرات نییە فەلسەفە جۆرێکە لەوانە فەلسەفە بریتێ لە توێژینەوە لە ڕامان لە قوڵبوونەوە لە بەدواداچوون لە سەرنجدان لە دانانی گریمانە لە دۆزینەوەی کێشە لە دۆزینەوەی چارەسەر بۆ کێشە و توێژینەوەکردن فێرخوازەکانمان دەبن بە توێژەر مەگەریەک پرسیار ببوورە تا چەند ئەو قەیرانانە کە لە کۆمەلگای کوردین لە دەرەوەی زانکۆن دەبنە بابەتی توێژینەوەی فەلسەفی بۆ نمونە کوشتنی ژنانە بۆ نمونە مەسەلەی تیرۆریزمە بۆ نمونە مەسەلەی جیاوازی نازچینایەتیە نازام کۆمەڵی بەڵێ لە بەشی فەلسەفە تاوەکو ئێستا نزیکەی 150 توێژینەوەی فێرخوازانمان هەیە لەوانە فێمینیزم و ئافرەتی کورد کێشە چینە کۆمەڵایەتەکان و ئەمساڵ چەند توێژینەوەی ئەوانە هەر لەسەر ڕەفە ببوورە ئەوانە هەر لەسەر ڕەفەدا دەندرێن و تۆزیان لەسەر دەکەوان ئاراستەی جیهەتی معنیش دەکرێن دەرەوەی زانکۆ توێژینەوە ئاراستە ناکرێت بەڵام ئێمە چەند جارێک پەیوەندیمان هەبوو لەگەڵ بەڕێوەبەراتی توندجی ژنان کە توێژینەوەکانمان لەوێ بەگەڕ بخرێن بۆی سوودیان لێ بن کاگڕایت حەسەن ئەو کاتە ئیشیان لەسەر کراوە لەو کاتەدا کە ئەو قەیرانەدارایە دەستی پێکرد دەستی ئەوانیش بەسرا بۆ کردنەوەی وەرکشۆپێژینەوە پەیوەندی بە قەیرانی داراییەوە نا بۆ ئەوەی بخرێتە مەیدانی عەمەلیەوە ئەو توێژینەوانە ئێمە توێژینەوەکان لانی تیۆریەوە هەن هەمویان ئامادەن و لە ئایندەیەکی نزیکدا لەگەڵ مامۆستا ئاراس و جەماعەتی کە ڕاگەیاندن و وێبسایت قسەمان کردوانە دەخینە سەر وێبسایتەکانیش بۆی کە هەمووان سوودیان لێبینن ئەوانەی کە دەزانین کە بێگومان هەمویان سوودمەندن بەڵام هیچیان ئیمکانیەتی چونکە زۆر لە خەڵکی ڕۆشنبیر پێیان وایە کە زانکۆکانی ئێمە نووسەری باش بەرهەم نایەن ئەوەیە کە ئەوەندەی کە وەرجێڕان لە کتێبخانەکاندا هەنیەک لە سەردەی ئەوەندە نووسەری خۆمان نییە ئیمکانی هەیە ئەو بەحسانیان ئەو توێژینەوانە بکرێن بە کتێب بەنامی دەبێت ئەوان ئەوەش ببینن کە بۆ نمونە لە بەشی فەلسەفە ئێمە توێژینەوەی سێ فێرخوازمان کراوە بە کتێب چوار فێرخوازمان کراوە بە کتێب لە فەلسەفەی سیاسی لە فەلسەفەی زمان لە فەلسەفەی هونەر لە معریفە چوار کتێبی بەس تەڵەبەمان هەیە کە چاپ کراوە مامۆستاکانمان خاوەنی نزیکەی 12 کتێبن کە یعنی دەبێت ئەوانەش ببین کە ئەوانە بە حقیقەت توێژینەوەن یعنی زادەی عەقڵی ئەو خوێندکارانن یاخود ئیسراتکردن و وەرجێڕانی زانیاریە لە کتێبە ئینگلیزی و بیرمەندە جیهانیەکانی کەوە بۆ ناو بەحسێکی ئەوە دەبێت ڕەخنە بکرێن و ئێمە ئەو ڕێبەری توێژینەوەی کە دامان ناوە بۆ ئەوەی توێژینەوەی ڕەسەن بەرهەمبێنین کە بەرهەمی ئەوەتان لە بەرچاو کردو کە کۆپی زانیاری نەبێت ئەوە هەر بڕگەیەکی یاسایی تێدا هەر کەسێک کۆپی پەیست بکە تا حەدی لێسەرنەوەی بڕوانامە سزا دەدرێت زۆر سپاس ماوەسا ماوەسا ڕازەگەر 5 دقە کاتمان ماوە لای بەڕێزت بین باست لە پەیوەندیەکان کرد پەیوەندی زانکۆ لێت ناشارمەوە بەشێک لەو خەڵکانێک کە بەتایبەتی لە ناوڕانیان و پێیان وایە لە وەسەتی ڕۆشنبیرین زۆر گلەییان لە زانکۆ ڕاپەڕینەکە دەرگاکانی بەسەر خۆیدا داخستووە و بەڕووی دەرەوەی خۆیدا کراوە نییە بۆ کاری ئەمە دەگەڕێتەوە بۆچی پەیوەندی بە ئەوە هەیە کە ناکرێ هەموو کەسێک زانکۆ دەمیکا و زانکۆ پرۆژەی بداتێ یاخو بەشداری پێ بکە یان ئەو وەزیفەی ڕۆشنبیر نییە بێت لە ناو زانکۆدا گوێ بگرێ یاخود توێژینەوە بکە یاخود ئاڵگۆڕی معریفی بکات. وەڵام من پێم خۆشە لێرە سوپاسێکی زۆر تایبەتی سەرۆکی زانکۆ بکەم. بەڵێ من ماوەی 2 ساڵێکە لە زانکۆ ڕاپەڕین کارەکەم لە بەر ڕاگەیان و پەیوەندیەکان وەم بۆ وەکو مامۆستاش بەتایبەت من سوپاسێکم لەبەرەوەی کە هەموو دەرگایکی بۆ ئێمە کردوتەوە کە بتوانین دەرگایەک واڵاکەین زۆر کاتمان ماوە بەڵێ من بە پەلا ئاماژەی پێدەم ئەوەیە کە ئێمە چەندین پرۆژەی هاوبەشمان لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لە ڕانیە لەگەڵ ڕۆژنامەنووسان لەگەڵ دام و دەستگا حکومەکان بەردەوام ساڵانە چەند جارێک ئێمە پرۆژە و کۆنفراس و وەرکشۆپی هاوبەشمان هەیە و پێم وایە دەرگای زانکۆ ڕاپەڕین لە هەموو دەرگاکانی تر گەورەترە بۆ کۆمەڵگە بۆ شارەکە بۆ بەڵام پەیوەندیەکە ڕێک نەخراوە پەیوەندەکە ئێمە ڕێکمان خستووە هەر کەسێک ئێستا زانیاری ویست پێ هەموو کاتێک هەر کەسێک زانیاری ویست پێ
لەسەر زانکۆ لەسەر قسمەکان لەسەر کەسەکان لەگەڵ دنیای دەرەوەی ڕاپەڕین چۆن پەیوەندیتان هەیە؟ ئێمە لەوانەیە زانکانی تر باشتر بتوانین مەتەقینکەن چونکە زانکۆ ڕاپەڕین لە ماوەی 4 ساڵی کارکردنیدا توانیوێتی پەیوەندیشی زۆر فراوان لەگەڵ جیهانی دەرەوە لەگەڵ وڵاتانی ئەوروپا و ئەمریکا و بەریتانیا و وڵاتانی عەرەبی و ئێران و چەند وڵاتیشکە بەستێ بەشداری چەندین پرۆژەی نێودەوڵەتی گرنگی کردو وەکو پرۆژەکانی باڵێن پرۆژەی داد لە ئەڵمانیا. چۆن ئەم هەلانەتان بۆ ڕەخسا؟ ئێوە ڕەخسانتان ڕێکخراوە NGO-کان بوون؟ ئێمە لە ڕێی بەشی پەیوەندیەکان و لە ڕێی بە هاوکاری سەرۆکی زانکۆ و برادرانی زانکۆ لە ڕێی تەقدیمکردنی پرۆپۆزەڵ و گۆڕینەوەی ئیمێلەوە توانیمانە چەند پرۆژەی زۆر گرنگ بەرهەم بێنین. یەکێک لە پرۆژانە کە پێوترێ ئیراسموس مەندوز مەرحەبا کە پرۆگرامێکە ئێمە توانیمانەوەکو 4 زانکۆ هەرێمی کوردستان چولێ کورسی خوێندن لە بەکالۆرۆس و ماستەر و دکتۆرا و پۆست دکتۆرا بە CV ئەمانە داخڵ دەکرێت. ئەمانە لەم مانگەدا بە خۆشحاڵیەوە لە چەند ڕۆژداوتە پرۆگرامەکە پرۆژەکە دەکرێتەوە و ئەمانە لە ڕێی CV و پڕکردنەوەی فۆرم و کۆمەڵێک مەرجی تایبەتی خۆیە کە ئێمە هەم لە ڕێی ڕاگەیاندنەکانی زانکۆ و رادیۆ و وێبسایت و ئەمڕۆژ ئێمە بەردەوام سیمینارمان هەیە ڕاگەاندن ڕایدەگەێنن بەڵێ ئێمە ڕاماگەیاندووە کورسیەکان و مەرجەکان و لە وێبسایت ڕایدەگەێنن یاخود لە دەستگای ئەعلانیەکان هەموو زانیاریەکەیە وەکو زانکۆ ڕاپەڕین ئێمە ڕاماگەیاندووە لە رادیۆی دەنگی زانکۆ بڵاو کراوەتەوە گشتادرمان پێکردو بۆ ناو فەکەڵتەکان و با بڵێن سیمیناریشمان هیواداری نەرسەرکەوتوو بن. زۆر سپاس بۆ زانکۆی ڕاپەڕین، زۆر سپاس بۆ سەرۆکی زانکۆی ڕاپەڕین و بۆ ڕاگەاندنی زانکۆی ڕاپەڕین و بۆ خوێندکارە خۆشەویستانە کە دەرفەتتان داین دیبەیتێکی لەو شێوە لە دەربارەی زانکۆی ڕاپەڕین ساز بکەین. بەڵێ سپاسی جهود و هەوڵ و تەقەلای مامۆستاش بۆ خزمەت بەم زانکۆ. بڵێ سپاسی هەموو لایەک دەکەین خزمەتکردنی. بەڵێ مەشتی ترمانە بوو لە شێوەی سیستەمی گوگل کلاسروم و پرۆژەی بەشەکان کە پرۆژەی استراتیژی. بەڵێ ئێمە کاتمان نەماوە داوای لێبوردن دەکەین ئەگەر کرا لە دەرفەتێکی تردا لەگەڵەوەی بەڕێز بەیەک دەگەینەوە تا بەرنامەیەکی تر و تایدارێکی تر هەر شاد و سەرکەوتوو بن.